بینرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش. دوای تێپەڕبوونی نزیکەی 4 سەدەیەک بەسەر تاوانی گەورەی ئەنفالدا، ئایا لەلایەن دەسڵاتی کوردی و دام و دەستگای پەیوەندیدارەوە کاری پێویست کراوە بۆ بە جینۆساد ناساندنی ئەم تاوانە گەورەیە، یان ئەم تاوانە تەنها لە پەراوێزی ئەجێندای سیاسی هێزەکاندا ماوەتەوە؟ ئایا دوای تێپەڕبوونی 4 سەدەیەک بەسەر تاوانی ئەنفال خزمەتی شایستە و پێویست بە پێشکەش بە کەسوکاری ئەنفال کراوان کراوە، یان لانی کەمی پێداویستەکانی ژیان تا ئێستاش دابین نەکراوە و لە هەژاری و لە کورد لە مەریجیدا دەناڵێنن؟ ئایا ئەنفال وەک کەیسێکی نەتەوەی گرنگ مامەڵەی لەگەڵ و بۆ خزمەت و ئامانجی نەتەوەی بەکارهاتووە، یان وەک بەشێک لە بەرژەوەندەی سیاسی و کەرەستەیەکی بەکارهێنانی دابینکردنی بەرژەوەندە سیاسەکانی گرۆپ مامەڵەی لەگەڵ کراوە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەردێک لە بەڕێزان عەلی مەحموود چالاکی بواری ئەنفال و عەدالەت عومەر نووسەر و چالاک لە بواری جینۆسایدی گەلی کوردستانمان کردووە بە خراپنی هەموو لایەکتانەکەم. کاک عەلی دەمەوێت ئەوە بپرسم، لە چەند ڕۆژی داهاتووە نزیکەی 4 سەدەیەک بەسەر یەکێک لە وەحشی گەرترین تاوانەکانی مێژووی بەشەر دووبارە ئابێتەوە و تێئەپەڕێ ئەویش تاوانی لەناوبردننی نەتەوەیەک و قەتڵ و ئامی نەتەوەیەکە لەلای ئێمە بە ئەنفال ناسراوە. دوای تێپەڕبوونی ئەماوە زەمەنە دوور و درێژە تا چەند کارکراوە کارکردنی ڕاستەقینە لەلایەن دام و دەستگای پەیوەندیداری حکوومەتی کوردیەوە، حکوومەتی خۆماڵی کوردیەوە بۆ ناساندنی ئەم کەیسە بە ئەنفال بە جینۆساید و دانپێدانیانی لەسەر ئاسی نێودەوڵەتی؟ بەڵێ، سەرەتا ڕێز و حرمەتم بۆ کەسوکاری قوربانیان هەیە. من پێم وایە ئەوەی کە کراوە تا ئێستا لە ئاستی گەورەی ئەو تاوانەیە نەبووە. هەر تاوانێک لە ئاستی جیهانیدا ئەگەر بتوێ بە بیناسیێنی بە جیهان لە چەند ڕێگەیەکەوە دەکرێت. یەکێ لەو ڕێگایانە ڕێگەی گرتنەبەری دادگایەکەوە زیاتر جوولەکەکان هانایان بۆی بردووە سەرکەوتوو بوون تایەوە زۆر لەو تاوانبارانەی کە تاوانی هۆلۆکۆستیان ئەنجامدا بوو تا ئێستاکەش ئەیانبەنە بەردەم دادگا و دادگاییان ئەکەن و لە ڕێگەی ئەو دادگایەوە تاوانەکانیان تەوسیق ئەکرێت و بە بیرروڕای جیهانی دەناسێنرێت. ئەمە ئەو ڕێگایە ئێمە کورد نەیتوانیوە ئەم ڕێگایە بگرێتە بەر لە کاتێکدا ڕێگاکەی کورد گەلێک ئاسانتر بوو لە ڕێگای جوولەکان. بۆچی؟ لەبەرەوەی تاوانەکەی ئەوان کۆنتر بوو و ژمارەیەکی زۆر لەو تاوانبارانەی کە تاوانی هۆلۆکۆستیان ئەنجامدا بوو بە مەروری زەمن مردوونە و ڕۆیشتوونە و لەدەست دادپەروەری ڕزگاریان بووە نەتوانراوە دادگای بکرد. بەڵام بەشێکی زۆر لەو تاوانبارانەی کە تاوانی ئەنفال و تاوانی جینۆسایدی گەلی کوردیان ئەنجامداوە تا هەنووکە نزیک و بەشێکی زۆریان لە وڵاتانی دەرەوەن بێشک دادگایکردنی هەرێشێک لەوانەیە کە ڕاستەخۆ بەشداری لە تاوانی جینۆسایدی گەلی کوردوە تاوانی ئەنفالدا کردووە. ئەمە باشترین ڕێگەیە بۆ ئەوی تەوسیقی ئەنفال مەسەڵەن بۆ نمونە یەکێ لە وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەگەر یەکێ لە تاوانبارانی ئەنفال دادگایی بکرێتەوە لە ڕێگەی ئەو دادگاییەوە ئەوە بسەلمێنێت کە ئەمە ئەم کەسە بەشداری پرۆسەی تاوانی ئەنفالی کردووە جینۆسایدی کردووە، ئەوە هەر 25 وڵاتی یەکێتی ئەوروپا بە ئیجبار ئەبێت کەوادان بە بڕیاری ئەو دادگایە هەر شارێکی بچووک ئەو تاوانبارەی دادگایی کردوێت ئەبێتە بڕیاری هەر 27 وڵاتەکەی یەکێتی ئەوروپا کە ئەمەش بۆ خۆی بە جیهانی ناساندنێتی. ئەمە نەکراوە. لە پرۆسی دادگای فرانسوانراتە کە لە 2004 بەدواوە ئەنجامدرا لە سەرتاوە ئەوە سەڵمێنرا کە ئەمە لە فرانسوانرات هاوبەشی کردووە لە تاوانی جینۆسایدا، بەڵام دوای لە ئستێنافۆوانەیە تاوانی جینۆسایدەکەیان گۆڕی بۆ تاوانی جەنگ نەتوانراوە. بەڵام کاک عەلی پێتوانی دادگایکردنی تاوانبارانی ئەنفال و تاوانبارانی هەر کەسێکی پێویستێکی یاسایی و پێویستێکی ئینسانیە لە هەمان کاتا، بەڵام بە جینۆساید ناساندنی ئەم مەسەلەیە کە خزمەت بە کۆی مەسەلەی نەتەواتی کورد بکە بچووکردنەوەی تەنها بۆ دادگایکردنی کۆمەڵە کەسێک خزمەتێکی ڕاستەقینە بە ناساندنی جینۆسایدی ئەم کەیسە ناکە بەقەدەوەی پێویستمان بە هەنگاوی گەورەتر و بە فراوانتر هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی. ئەوە من گوتم ئەمە گرنگەکەیانە لایەنی تریشێ بۆ نمونە لە ڕۆژانی ڕابردوودا ڕێکخراوی چاودێری کوردستانی توانیان لە سویسرا یان لە سوید پێشتر ئەوەش کرا هەر لە ڕێگەی ڕێکخراوی
چاودێری کوردستایدەوە مەسلەی بە دۆسێ ئەنفال ئەخرێتە بواری دەنگدانەوە لە پەرلەمانی ئەو وڵاتانەدا کە تا ئێستا بەداخەوە سەرکەوتو نەبووە ئەمە ڕێگەیەکە بەڵام ڕێگەی یاساییەکە ڕێگەیەکی قانونیتر و سەرکەوتوانەترە ئەو ڕێگایەکە کە ئەتوانرێت بە ئاسانی دەستی پێ بدرێت لە بەرەوەی وەکو ئاماژەم پێدا جگە لەوەش نابێ ئەومان لەبیر بچێت ئێستا یاسای دادپەروەری جیهانی بە تایبەتی لە دادگای تاوانی دەوڵەتیە بەرجەستا بێت ئەوان کەس وەکو تاوانبار دادگای دەکردن بۆ نمونە عومەر بەشیر وەکو عومەر بەشیر وەکو کەسێک کە ناوی عومەر بەشیرەوە سەرۆکۆماری سوودانە یان هاوکارەکانی ئەوها دادگای ئەەکەن ینی دادگایکردنی کەس تۆ کەسێک دادگای یەکەیت لە ڕێگەی کەسەکەەوە تعریفی هاوبەشی ئەو لە تاوانەکەیە ئەکرێت ینی ئەو کەسە لە چ تاوانێکە بەشداری کردووە تعریفێک پێناسەیەک ناسنامەیەک بەو تاوانە ئەدرێت کەوا ئەو کەسە چۆن بەشداری لەو تاوانەیە هاوبەشی کردووە لە ئەنجامدانی ئەو تاوانەیە لە ڕێگەی بەشدارەکەی ئەوە تاوانەکە ئەناسێنرێت. بەڵێ زۆر سپاس. عەداڵەت خان ئەگەر ئەمەوێت بپرسم ئایا تا چەند کارێکی ڕاستەقینە لەلایەن دام و دەستگای پەیوەندیدارەوە بۆ بەجینۆساد ناساندنی ئەم کەیسە کراوە بۆ چوونەکەیە لەم بارەوە کە پێی وایە دادگای نەکردنی تاوانبارانی کەیسی ئەنفال ڕێگری یەکەم و زەبری کوشندەی یەکەمە لەوەی کە مۆڵەتی ئەوەی نەداوە ئەم کەیسا بە شێوەیەکی فەرمی لەسەر ئاستی نێودەوڵەتی وەکو جینۆسایدێکی ڕاستەقینە بناسێنرێەوە خزمەت بە کۆی مەسەلەی نەتەوایەتی کوردی بکە تێگەشتنی بەڕێز لەم بارەوە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەوە بە خێراتنی میوانە بە ڕێزەکەتەکەم. ناساندنی جنوسای لە ئاستی نێودەوڵەتی و کردنی بەکردار لە ئەگەر بمانەوێ پێدا بچینەوە ئێمە هەر لە سەرەتای پرۆسەکە یعنی ئەگەر بمانێ بڵین دەسەڵاتی سیاسی کورد یان ئەو کەسانەی ئەو کاتەی حیزبەکانیان بەڕێوە دەبرد لە بەرەی کوردستانی کە لە 6 حزب پێکات بوو لە 15/1988 یادداشتنامەیەکیاندا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ ئەوەی پێیان ڕابگەێنن لە راپۆرتێکی تێر و تەسەل کە کورد دوچاری چ جۆرەها جەنوساید و تاوانکاری و لە ناوبردن و ڕووخاندنی گوندەکان و اختطافاتی قەسری بۆتەوە هەر لە دەستگیرکردنی تاک و کۆمەڵ و نێرومێ بەبێ جیاوازی ئاین و ڕەگەز لە هەمان کاتیشدا لە 1/9/88 سەرۆک مەسعود بارزانی ئەو داواکاریەی دووبارە ناردەوە بۆ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان کە باس لەمە بکات باس گوتی ئەم بڕیارنامانەی کە قەراری لەسەرداوە و باسی لەسەر کراوە باشتر وایە لەسەر مەسەلەی کیمیا باران و لە ناوبردنی خەڵکەکە و خنکاندنیان بە گازی کیمیاوی ئەمانە کاری پێ بکرێت لە هەمان کاتدا ئێمە ئەگەر بمانێ یان نەمانەوێ ئەمانە لە پاش ڕاپەڕینی ساڵی 91 جنوساید لە کوردستانی عراق لە کتابێک کە میدل ئیست و هیومان ڕایتس کە سەردانی کوردستانیان کرد ناوی جنوساید لەسەر ئەم تاوانە دانرا بەبێ ئەوەی لە هیچ دادگایەکدا ئەمە ئیسپات کرابێ و لە دووتۆی ئەو کتابە گەورەیە بڵاو کرایەوە کە بە سەرهاتەکان وە کۆی گشتی عملیات و شاڵاوەکانی ئەنفالدا تێیدا هاتە خوارەوە و بە سەرهاتەکان تێیدا باسکرا هەر لە جنوسایدکردنی خەڵک لە ڕووخاندنی گوندەکان لە اقتصابکردنی ئافرەتەکان و دەست بە سەرداگرتنی ئەو هەموو ماڵ و مڵکی خەڵکی گەلی کوردستان. ئەگەر لە پاش ئەویش ئەم هەوڵانەی کە دراوە تاکو ئێستا ئێمە لەناو خۆی خۆمان لەناو کوردستان زۆر جار ئەم مۆزوعەمان دەوروژان وەکو ئەنفال وەکو هەڵەبجە وەکو بارزانیەکان وەکو کوردە فەیلەکان وەکو ئەو تاوانە جۆرە جۆرانەی کە بەسەر گەلی کوردستان داهاتی هەتا ڕووخانی ڕژێم لە باش ڕووخانی ڕژێم کە دادگای باڵای تاوانەکان بە یاسای ژمارە 10 لە ساڵی 2010 دامەزرا کۆی گشتی ئەو کەیسانی ڕۆبەڕووی سەدام حوسێن کرایە و دار و دەستەکەی و ڕژێمی بەعسی ڕووخاو لە کۆی ئەم حەفکەیسا چواریان بە جنوساید ناسێنرا ئەویش جنوسایدکردنی کوردە فەیلیەکان لە هەمان کات ئی بارزانیەکان و ئەنفال
و هەڵەبجا ئەوانی تریش بە تاوانی جەنگ و دژەمەرۆڤایەتی ناسێنرا یعنی ئێستا ئێمە گەیشتینە ئەو ڕادەیە کە ئەگەر ئیجازەم پێ بدەین من ئەمێ کۆی گشتی هەوڵەکانت بۆ جەنابەت باس بکەم کە ئێمە لێرەدا کەیسەکەمان بوو بە قانونی ینی کەواتە ئاعترافەکی قانونی لە چارچێوەی قانوندا بڕیار لەسەرەوە درای دواتر سەرۆکایەتی کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی ئتحادی و هەروەها پارلەمان ئەمانەی هەموو بە کۆی دەنگ ئیسبات کرد کە ئەمانە جنوسایدن کەیسێکی قانونی جنوسایدمان هەیە بەڵام لە ئاستی عەداڵەت خان ببوورە دەمەوێت پرسیارێک بکەم یەکێک لە پێداویستە گرنگەکانی بە جینۆساید ناساندنی کەیسی ئەنفال لەسەر ئاستی جیهانی بریتە لەوەی کە ئەو کەسانی کە تۆمەتبارن بەم کەیسە تەسلیمی یاسا بکرێن چ لە ناوخۆی عێراقا بێ لەلایەن پۆلیسی ئەنتەرپۆلەوە بێ بەپێی پرەنسیپە یاسایەکان مامەڵەیان لەگەڵ بکرێ یان دادگایی بکرێن بەڵام تەسلیم نەکردنی ئەم کەسانە لەلایەن بەشێک لە حیزبەکان و لەلایەن دام و دەستگا ڕسمی و حکوومەتەکانی هەرێمی کوردستانەوە وای کردووە کە ئەم کەیسە بە جینۆساید نەناسیێنرێ و بە تەگەرەی ڕاستەقینە بۆ ئەم مەوزوعە دروستکە و تێگەشتنی بەڕێزت وەڵامی بەڕێزت لەم بارەوە چییە؟ من بڕوا ناکەم ئەمە ڕێگر بوو بێ لەسەر ئەوەی کە ئێدامکردن یا بە دادگاییکردنی ئەو تاوانبارانە کە من بە 100 تاوانباریان دائنێم و لەم بارەیەوە هیچ ناتەبانیمە لەگەڵ هەموو ئەو کەسانەی داوای بە دادگاییکردنی ئەم جاش و مستەشارانە دەکەن کە لە سەردەمی بەعس چاوساغ و ڕێنیشاندەری ئەوان بووینە لە جنوسایدکردنی گەلی کوردستان بەڵام بڕواناکەم یەکێک لەو ئەسبابانە بێ کە ڕێگر بێ لە ناساندنی جنوسایدی گەلی کوردستان لە دەرەوەی وڵات خۆی جنوسایدی گەلی کوردستان بە هەموو بەڵگەنامە و دەکۆمنتەکان و شاهد ئایانەکان و بە هەموو ئەو کەیسە قانونیانەی کە لە دادگای باڵای تاوانەکاندا ناسێنرا ئەمە کۆی گشتی کاروبارەکەیە کە ئەتوانین کاری لەسەر بکەین لە دەرەوەی وڵات و بیناسێنین بە دنیای دەرەوە لە هەمان کاتیش زۆر کۆڕ و کۆبوونەوە کراوە هەر لە پاش ڕوخانی ڕژێمی بەعس و کردنەوەی دەرگای دەرەوە بەڕووی کورد و ناردنی نوێنەرەکان بۆ دەرەوەی کورد چالاکوانان هەروەها ڕێکخراوەکانی ناوەندی چاک کوردوساید یعنی هەموو ئەو کەسانی کە لە دەرەوە بووینە بەڵێ هەوڵی تەواو درراوە لەسەر ئەو مۆزوعانە بە تاک بە کۆمەڵ خەڵکێک لە ئاستی ناو لە ئاستی دەرەوە کاری زۆر باشیان کردیە لە ئاستی حکوومەت لە ئاستی دەسەڵات زۆر سپاس بەکان هەر کەس دەلای خۆی ئەمیشانەی کردووە زۆر سپاس عەداڵەت کارانە دارانی بۆردی ڕاوێژکاری بوو لە وڵاتی بریتانیا زۆر سپاس پامەکەت گەشتە من کاک عەلی ئێمە لەوە تێکەین کە زنجیرەیەک محاولاتی بەردەوام هەیە بۆ بە جینۆساید ناساندنی ئەم کەیسە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی محکەمە ئیتیحادیش لە بەغا کە ئەم کەیسەی بە جینۆساید ناساند فعلەن لە دادگاییکردنی بکەرانی ئەو ئیشەیە و ئەمە ئینجازێکی گەورەی بە حکوومەت و بەرپرسانی ئەم هەرێمەیە کە ئەمەی کردو و زایدەن تەسلیم نەکردنی ئەو تاوانبارانەش بە دادگای نێودەوڵەتی عەداڵەتخانەڵێ ئەوە ڕەنگەیەکێک نەبێ یا هۆکارێکی ئەساسی یەک دادگای بەغدا هەوڵی کەس نییە دادگایەکە سەدام حوسێن گیرەوە بێ دادگایی بکرێت و ئەمریکەکان کێسەکان حازر کردو و لە کوردستانیشەوە شایەت و سکاڵاکەر ئامادە کراوە و مەسروفاتی لەسەر حکوومەتی ناوەندی عێراقیان لەسەر ئەمریکا ئەوانە بوو ئەوە هیچ ئەوە لا دێنێلاوە دوو من تەحەدا ئەەکەم تا ساڵی 2002 یەک جاریادی ئەنفال لە دەرەوەی کوردستان کرابێتەوە هەر کەسێک ئەو بەڵگەنامەی لایە با بێ پێمی پیشاندێت تا ساڵی 2002 عفوەن 2000 کرایەوە لە شاری ئارمێن بۆ یەکەم جار بەڵام تا چاودێری کوردستان ناوەندی چاکمان دروست کرد تا ئەو کاتە یەک کەسێک یادی ئەنفال لە دەرەوە نەکرد وەکو یادی ئەنفال یادی هەڵەبجە کراوەتەوە بەڵام یادی ئەنفال نەکراوەتەوە بە هیچ جۆرێک ئەمە ئەوە دوو ئەو قرارانە ڕاستە لە بەغا بە جینۆساید ناسێنرا بەڵام ئایا ئەم قرارانە چەندێک لە ڕێکخراوە نێونەتەوەیەکانە جێی معتەبەرە خۆی گرنگ ئەوەیە چەندێک جێی ئێستا لە بەغا قرار هەیە بەڵام لەو وەختەوەی ئەو قرارە دەرچووە لە بەغا ئەنفالی وەکو جینۆساید ناسێنراوە لە 3 وڵاتە داوا کراوە ئەنفال و هەڵەبجە بە جینۆساید بناسێن لە 4 وڵاتە کەنەداشم لە بیرچوو هۆڵاندا سویسرا کەنەدا سوید لە هیچیان نەناسێنراوە ئەوان ئایا چەندێک ئەم بڕیارانەی دادگای بەغات چەندێک سربەخۆیی دادگاکە جێی معتەبەرە بۆ ئەو وڵاتانە ئەمە گرنگە چکە سربەخۆیی دادگا و پاک و تەمیزی دادگا و ئازادی دادگا و ئەمانە گشتی لە پاک و تەمیزیان لە جێ ئەعتیباری قرارەکەی نەکات ئێمە دوایەوە پرسیارەکەمان ئەوەیە چەندێک باسی ئەوە دەکەین چەندێک ئەم هەوڵانە دراوە بۆی بە جیهان بناسێت من ئەڵێم
ئەمە هەوڵەکە لە هەوڵەکانی چاودێری کوردۆسایت لیستی تاوانبارانە دێتە پۆلیسی ئەنتەرپۆل پۆلیسی ئەنتەرپۆل لە 24 نۆوە نامانێرێ بۆ وزارەتی دادی عێراقی داوای لێکات ناوی ئەو تاوانبارانە کە ئەوان بەدەستیانگەی وەجارێکتر بیدەنەوە پۆلیسی ئەنتەرپۆل بە ڕێگەی ڕسمی ئەوە ئیشی وەزارەتی عەدل بۆ لە کوردستانیان لە عێراقا کە ئەو ناوە نەجارێتتر بداتەوە بە پۆلیسی ئەنتەرپۆل بەڵام نەیان کردو ئەوە نەسی نامەکەی پۆلیسی ئەنتەرپۆل عەدالەت خان تێبینی چ لە سەقسەکانی کاک عەلی ئەوە من ئەوەندەی کە من پێم مابێ من باسی ئەوم نەکردووە کە لە دەرەوەی وڵات بەڕاستی کاک عەلی نازەمە مۆزوعی بۆ ڕوژان کە تاکو ساڵی 2000 یان 2002 هیچ لە دەرەوەی وڵات هیچ شتێک لەم بابەتە نەبووە من باسی هەوڵەکانی ناوخۆیم کرد لە ئاستی ناو دەرەوە بە هەمان شێوە لە سەبارەت بە مۆزوعی ئەو حکومانەی دادگاوەندەی من ئاگادار بم حتا ئەم ئەمرانە بۆ سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی هەولێر و سلێمانی و دهۆک بەرز کراوەتەوە نێردراوە بووتە مزەکەرەی قەبز ئەگەر شۆرتە یان پۆلیس بە ئیش و کاری خۆی هەڵنەستێ ئەمە دەبی ئستفسار لە خۆیان و لەو مەرکەزانە بکرێدەنا هەموو ئەوانە بووتە مزەکەرەی قەبز من لە چەندین بابەتی خۆشم باسی ئەوەم کردووە کە جاش و مستەشارەکان ئەوانەی کە خۆیان بێتاوان دائنێن دەتوانن لە بەردەم دادگا بێتاوانی یا تاوانباری خۆیان ئیسپات بکەن و بەم شێوەیە دەتوانین کار بکەین بەنسبەت ئەو تعلیقم هەیە لەسەر مەسلەی دادگای نێودوڵەتی ICC کە علی مەحمود باسی کرد دادگای ICC بە هیچ عنوانێک باسی ئەو تاوانە ناکە کە لە پێش ساڵی 2000دا ڕوویدا بێ بەڵکو هەموو ئەو تاوانانە خراتە بەر باس و گفتگو و بە دوواداچوونی لە سەرکات کە باس لە پاش 2000دا ڕوویاندا بێ هەموو ئەو تاوانە جنوساید و ئەو جۆرەشتانەیە بەڵام هەوڵەکانی تر بۆ بە دادگای گەیاندن لە ئاستی نێودوڵەتی یا لە ئاستی پارلەمان پارلەمانەکانی دنیاە من پێم وایە بتوانین کارێک بکەین لە ئاستی پارلەمانەکانی دنیاە ئەوروپی و هەموو ئەو دەوڵەتانەی تر بتوانین ئەم مۆزوعە بڕژینی لۆبیەکی زۆر بەقووەت لە ئاستی پارلەماندا پەیدا بکەین و جارێکی تر شکست نەهێنین وەکو ئەوەی کە لە سوێد لە ساڵی 2010 ئێمە 2010 و 2011 شکستمان هیناوە لەسەر ئەو مۆزوعانە کە تاوانی ئەنفال بە جنوساید نەناسراوە یان هەڵەبجە بە جنوساید نەناسراوە من پێم وایە ئەم کۆی گشتی کارەکانمان دەبی لە ڕێگای گەیاندن و ناساندنی ئەو شاهد عیانانە بێت ئەو بەڵگەنامانە بێت و هەموو ئەو کارانەی کە کراوە بە دەرەوە بە قووەتکردنی لۆبی کۆردە دەستپێڕاوشکاری قووەت دەبی پێ کاک عەلی بەڵگەنامەیەکی خستە ڕوو ئەویش داواکردنی پۆلیسی ئینتەرپۆل بوو بۆ تاوانبارانی کێسی ئەنفال و تەسلیم نەکردنیان لەلایەن کوردستانەوە ئەمە چی ئەگەێنێ من نازانم دادگای ینی پۆلیسی ئەنتەرپۆل بە نسبەت ئەوەی ینی کارێکات لە دەرەوەی عێراق نەک لە ناوەوەی عێراق و کوردستان یعنی تۆ هەر تاوانبارێکت هەبێت لە دەرەوەی عێراق ئەتوانی لە ڕێگای ئەوانەوە بە دەست بە سەریان بکەی و بیان گەڕینەوە بۆ کوردستان وەکو مەسلەی نزار خەزرەجی کە بەداخەوە شکستی هیناو و نەمانتوانی ئەم مۆزوعە یعنی بگەینینە ئەنجام و بە ئەهدافەکان بپێکێندرێ بەڵام لە هەمان کاتدا لە ناو خۆی کوردستان من پێم وایە کاتێک کە تۆ پۆلیسی مەدەنیت هەبێ یان خۆت هێز و ئەو هێزت هەبێ کە بتوانێت ئەم کارە بکە پۆلیسی ئەنتەرپۆل من نازانم چۆن نەتوانێت تەداخل بکە لە ناوەوەی وڵاتێک بۆ دەستگیرکردنی تاوانباران لەو مۆزوعە باش تێنەگەیشتم بڵێ سەبارەت بە ICC من وتم ئەوان سەیری تاوان وەکو کەس سەیری تاوانەکە نەکۆکو حکومەت و هینێک نەک لەسەرەوەی کە ئەم تاوانە مختەسێ بە تاوانی ICC تاوانی ICC محکمەی ڕۆما ئیش لەسەر ئەو تاوانە ناکات لە 1 یۆلی 2002 ئەنجام درابێتن و ئەو وڵاتەی کە ئیشی لەسەرکات خۆی ئەندامی محکمەکە بێت کە ئێستا 130 وڵات ئەندامی 121 وڵات ئەندامی محکمەکەیە و تاوانەکە یان چوو بێتە ئەنجومەنی نەتەوە یەکگرتووەکان وەکو ئەوەی دارفۆر کە سوودان ئەندام نەبوو یان لیبیا ئەندام نەبوو بردیانە ئەوێ دوای ئیشانە سەریان کرد
و پێشتریش من باسیەوەم کرد بۆ بە جیان ناسانن دوو ڕێگەمان هەیە یەکێکی ڕێگەیەکی سیاسیە وەکو ئەو لەو وڵاتانەی کە ئەم کێسە خراوەتە دەنگدانەوە و ڕێگەیەکی تریش ڕێگەیەکی یاساییە ڕێگەی یاسایی تەنها لە ڕێگەی دادگا و سکاڵاکردنەوە تۆمارە ئەکرێت کە ئەوە جوولەکان هانایان بۆ بێت و ڕێگەی سیاسی ئەوەیە ئەرمەنەکان هانایان بۆی بردو و سەرکەوتونش بوون تایە کەوا توانیانە لۆبی بە قوت بۆ نمونە لە وڵاتێکی و فەڕەنسا سویسرا درو بۆ ئاگادارێت لە ساڵی چەند ساڵی لەمە پێش ئەرمەنەکان لە سویسرا کێسی جینۆسایدی ئەوانیان خسە دەنگدانەوە بەڵام سەرکەوتونە بن دوای سەرکەوتوو بوون یعنی وەکو کوردیش ئەم شانسە لە بەردەم کوردیش هەیە بەوەی کەوا بتوانین کێسێکی بە قووەت ئامادە بکرێت و پێشکەش بە وڵات و بە پەرلەمان و بە حیزبی ئەو وڵاتانە بکرێت و ئێمەش ئەتوانین وەکو چینە ئێوەکو تایوانەکان بە دوای وڵاتانی ئەوان بە دوای وڵاتانی مۆزاگەڕان لە ئەمریکای لاتین بۆی پشتیوانی بۆ خۆیان پیا بکەن ئێمەش ئەتوانین بە دوای هەندێک وڵاتی بگەڕین بەڵام ئەو بەڵگەنامەی کە باس لە نەکردنی ئەوانەکانەکە بە ئەنتەرپۆل ینی لە ئەساسا خۆی ئیشەکە چییە؟ ئیشەکە ئەوەیە بەشێک لە تۆمەتباران جارجارە ئەڵێن ئەیانگرن ڕاکن بۆ خارج خۆەوە یان بەشێ لەوانە خۆیان لە خارجن کوردیش نین لە خارجن ینی قاید فەیلقێ بووە شتێ بووە قایدی استخبارات بوو ئەمانە هەموو لە دەرەوەن ئەگەر بێت و ئەو داوانە بدێتە پۆلیسی ئەنتەرپۆل قانونی ئەبێت کەوا پۆلیسی ئەنتەرپۆل حتا پۆلیسی ئەو وڵاتانەی کە ئەمان ئەم تاوانبارانەی تایە و محکمەی ئەم وڵاتانەی ئەم تاوانباران تایە بە شێوەی ڕسمی مامەڵەوەک و تاوانبارێک لەگەڵ ئەو کەسەیە کاتکەوا پۆلیسی ئەنتەرپۆل بە دوایەگەڕێت لەبەر ئەوەی وڵاتانی ئەوروپایان وڵاتانی تر مەعاهدەیان ئیمزا کردووە لەگەڵ پۆلیسی ئەنتەرپۆڵ بەڵام تۆ هەر بچیت ناوێکی ئەو هابەری بۆیان ئەوان گوێ لە ناوی ئەوە ڕناگرنەرێ ئەگەر ئەمە بڕیاری گرتنی دەرچووە بڕۆ بدرێتە پۆلیسی ئەنتەرپۆل ئەوە لە ڕووی قانونی نێودەوڵەتی تا ئێستا ئەو ناوانە نەدراوە ئەوە نازانم چی ڕێکرێ بەڵام ئەوە دادگای باڵای تاوانەکان ئیشی خۆی کردووە لە ڕووی قانونیەوە بڕیاری خۆی دەرکردووە کە لە ڕووی دادوەریەوە بڕیاری خۆی دەرکردووە ئەو ئەینێرێ بۆ هەیەی تەنفیزی ئەوە ئیشی هەیەی تەنفیزیە بۆ نمونە دادگای باڵای تاوانەکان ناوی 258 تۆمەتبار چکە ناتوان بڵێن ئەوانە هەمویان تاوانبارن لەوانەیە سبەینێ محکمەیەکی عەدالەت لە کوردستان نابێت لەو 258 58 تاوانبار دەرچێت تاوانی لە ئەنفال ئەنجامدا بێت بەڵام کەسێک کە تاوانی ئەنجام نەدابێت ئەتوانێت بچێت لە ڕێگەی ئللا لە ڕێگەی دادگا ئەتوانێت پاکی خۆی و بەشدار نەبوونی لە ئەنفالا بسەرمێنێت نەک لە ڕێگەی ڕاگانیان لە ڕێگەی حیزبێکی سیاسیەوە یان لە ڕێگەی تەسکیەکردنیانێکترەوە ئەمە ئێستاکە کە ئەو ناوانە نەدراوە بەوێ ئیشی وزارەتی دادە وزارەتی داد وزارەتی داخلیە چ لە هەرێمی کوردستان ئەگەر لە ڕووی یاسایەوە توانێت ئەوەی هەبێت چ لە عێراقە بەڵێ زۆر سپاس کاک عەلی هەر بۆ زانیاری جەنابێت لە 5/5/2011 ئەنجومەنی دادەوەری کوردستان بە پەلە نووسراوی ناردووە بۆ هەر سێ دادگای تێهەڵچوونەوەی هەولێر و سلێمانی و دهۆک و گەرمیانیش هۆن کەرکووک یعنی بۆ هەر هەموو ئەو جیهەتانە کراوە لەسەریشی نووسرایە بابەت کەیسی ئەنفال یعنی من ئەو بەڵگەنامەیە لە بەردەستمە و ئەم کتابە کراوە بووتە ئەڵێ بە هاوپێش مزەکەرەی قەبزی و 250 بارەتان بۆ ڕاوێنە دەکەن کە بکرێت یعنی ئەمە لە ئەنجومەنی دادەوەری ئیشی خۆی کردووە وەزارەت کاروباری شەهیدان ئیشی خۆی کردووە سەرۆکایەتی هەرێم کردوێتی ئەنجومەنی وەزیران کردوێتی یعنی هەر یەک لەمانە بە تەسەلسلەوە گە لەسەرەوە تا خوارێ تەمەشاکەی ئیشوکارەکە کراوە بووتە مزەکەرەی قەبز بەڵام من ئەو لایەنانەی کە تاکو ئێستا بەم کارە هەڵنەستاون بەڕاستی من پێم وایە کەم تەرخەمیەکی زۆر لەم مۆزوعەوە دیارە و من پێم وایە لەبەردەم دادگا ئامادەبوونیش هیچ ترسێکی نییە کاتێک مستەشارێک لە جەریدا لە ڕۆژنامەدا بە ڕاشکاوی دەڵێت ئەگە هەرکەس بەڵگەنامەیەکی لەسەر من هەبوو خوێنی منی لێ حەڵال بێ لە وەڵامدا ئێمە پێڵین بابە خوێنی تۆ لەبەردەم دادگا حەڵال و یان حەرام دەکرێ یعنی من پێم وایە هیچ کەسێک لەو تاوانبارانەش چونکە ئێمە بالەبیرمان نەچێ ئێمە مستەشارمان هەبووە خەڵکی ڕزگار کردبووە لە کەیسی دادگای باڵای تاوانەکان کە وەکو ئەو تالیقەشم بۆ جەنابەت هەیە کە ئەڵێ کەیسێک بوو ئەمریکیەکان حازریان کردو بە پوختە لەبەردەستیاندانا یەکجاری شوانە بوو ڕاستە ئەمریکیەکان زۆر هەوڵیاندا لە ڕێخستنی لە تەنزیمکردنی لە دانان و ئەوانەی بەڵام خەڵکێکیش هەبوو من خۆم نوێنەری وەزارەتی مافی مرۆڤ بووم لەو سەردەمەدا لە کەیسی تاحقیقات لە کاتی تاحقیقات لە کەیسی ئەنفال خەڵکانێک بوون کە برادرانی تر هەبوون کاک مەنسوور هەبوو کاک عارف قوربانی بوو کاک لەتیف فاتح فەرەج بوو یعنی کۆمەڵێک ئەو خەڵکانە
بە شەو نخۆنی ماندووبوونمان کردیە کەیسمان کۆ کردوتەوە بەڵگەنامەکانمان کۆ کردەوە شاهدەکانمان حاضر کردووە لەگەڵیاندا بووینە بۆیە متمەنایان پێ بدەین کە ئەتوانن ئیفات بدەن لەو جۆرە دادگایە پێم وایە جەناب تۆزە غەدرەکەی لەو خەڵکانە کە لەم کەیسەدا ماندی بووینەوە هیلاک بووینەوە جەنابەت هەمووی بە ئیش و کارێکی پۆختە و پاکراوە دانێ و لەسەر مێز ئامادە بووە و خەڵکێک چوەتەیدا دادگاکەی ئەنجامدا. بەڵە زۆر سپاس کاک عادەتوانی وەڵام بیتەوە بەڵام ئەم ناوبڕەمان هەیە دوای ئەم ناوبڕە خۆشەویستانم بینەری پرۆگرامەکەمان بن بەڵام دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان بەردەوام بە و بینەرمان بن.